دوو پەندی پیرەمێرد کە بۆ ئەمڕۆ زۆر دەخاودەق پێکاوینی جێگیر کراوە بۆی خۆزگەم هەموو کەسێک بیخوێنێتەوە، هەموو کەسێ لەبەریکە، هەموو کەسێ پەیڕەوی کا بەکاری بێنێت. مەسەرەن جەنابە با من بۆ بخوێنمەوە فەرموو. باز لە باسی میلەتەکە ئەڵێ ئێمەوە چەند جار تەجروبەمان دی ئەوەی ئەترساین لێمان هاتە دی با ئیتر نۆرەی هۆشیاریمان بێ بەس هەرزەکاری و بێعاریمان بێ. ئەمە بە سەنگی ئەڵماسیش بیکێشی هێشتا هەرکەمە ئەڵەی دوێنێ شەو بۆ ئەمڕۆ وتراوە ڕەنگە تەمەنی ئەم وتە پیرۆزە لە 100 ساڵ پترتر بێت کەچی ئەمەگە وەسعی میلەتەکەمانی پێکاوەتە ئەم دەقەیە کە ئەڵەی دوێنێ شەو بۆ ئەمڕۆ وتراوە. سەیری ئێرەکە کە ئەفەرمی باسی یەکخستنی چینەکانی کۆمەڵ و یەکبوونمان و هەوڵمان و یەکێتی حیزبەکان و یەکبوونیان چەند بە زمانێکی شیرین و خۆش وتێتی هەموو شتێکی بێبەها کردووە ئەگە بێت و ناڕێک بین. وایە شەرتی ئەوەڵمان ڕێکی ناوخۆیە ڕێک نەبین وەکو تایدید باسێک هەڵێ ڕێک نەبین نابین بە هیچ درۆیە هەموومان دزی گاکەی خۆمانین دوژمنی یەکین هەتا ئەتوانی. سەیری دووبەیتی یەکەم کە کاڵێ شەرتی ئەوڵی هەموو شتێکەوەی کە کورد یەک بێ برایەتیمان تۆکمە بێت دوژمنی یەکتری نەبین